خەڵک ڕوویان لە تەکنۆلۆژیا کردووە بەڕادەیەک لە کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19 کە هەرگیز پێشتر بەو شێوەیە نەبووە، وەک جێبەجێکردنی کارەکانی قوتابخانە و سەردانیکردنی پزیشک و سەردانیکردنی خزم و کەسەکان. ئێریک ڕیس بازرگانێکی زنجیرەیە کە باس لە داهێنان دەکات لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆڤید-19دا ئەوەی کە دەبینرێت کۆمپانیەکانی تەکنۆلۆژیا و بازرگانیەکان کە هەنگاوی زیاتر دەنێن لە بواری کرداریدا و هەوڵی یارمەتی دان دەدەن. لە مانگی سێدا گوگل و ئاپڵ هاوبەشیەکی مێژوویان دروست کرد بۆ بەرهەمهێنانی ئاپێکی مۆبایلی زیرەک بۆ ئاگادارکردنەوەی خەڵک تا لە توشبوون ڤایرۆسەکە ئاگاداریان بکاتەوە، بەڵام دواتر پرۆژەکان ڕاگیران. بەرنامەی کاری ئاپی مۆبایلی زیرەک لە کۆمپانیای گوگل ئاپڵ لە مانگی 12 لە ویلایەتی کالیفۆرنیا بڵاوکرایەوە. ڕیس دەڵێت ئەو جۆرە هەوڵانە بەنەبوونی هەماهەنگی ناوەندی لە نێوان حکوومەتەکاندا پاشان کەمیتی گەیشتن لە بازنەی تەکنۆلۆژیا لەسەر ئاستی ناوخۆییدا بڕیار دەردەکات کە چۆن بە باشترین شێوە بگەنە ئەم هەوڵانە. دەشڵێت ئەم پەتایە وای کرد کە دەربکەوێت تەکنۆلۆژیا چەندە گرینگە. تەکنۆلۆژیای ئەمڕۆ لە ژێر باڵی بڵاوبوونەوەی ئەم پەتایەدا لە ڕاستیدا دەگەڕێتەوە بۆ دڵی باشترین داهێنانەکان کە تا ئێستا پەیدا بوون، ئەوان لە دەرەوەی پێویستی و چارەسەرکردنی کێشەیەکی ڕاستەقینەدان بۆ ئەو کەسانی کە پێویستیانە لەدایک بوون. سیلیکۆن ڤاڵی زۆر شت فێر بووە لەو کاردانەوانەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بوون، وەک چۆن بەشداریکردنی لەوانەکاندا بۆ ساڵی داهاتوو بەرەو پێش دەبات. ئەوەشی کە دەمێنێتەوە بینینی ساڵی نوێی 2021 کە گۆڕانکاریەکان چی دەبن.